پێم بڵێ چی بوو؟ پیسوانیانەکە ئێستا ئەوە حتمما شۆک بووە. حیا و ناموستت ببەم لە دنیای نییە دەبیت سوسیال میدیا هەیە چپەی چییە ئەو ڤیدیۆیانە بڵاو بکەم. چێڕات و دڵت بۆی تێک چوو دڵت بۆی ئەو بوو عەفو خۆ زۆر بەناز کردی. منە بێ هەفتەکەی تر بچم بۆ لای دکتۆر جەدوەلی خواردنیشم بۆ بنووسێ. خۆشی بێ و ترشی بێ نان بخۆی لەگەڵتان بچیتە دەرەوە لەگەڵتان ڕستوشت بگری لەگەڵتان هەتا ڕۆژی قیامەتی خۆڕ بەسەری بە. تۆزێ مووی پیاوەتی تیاابێ مو نەرمی بۆ ئافرەت مەکە برا خدا ئەمە حەز دەکەم ببم بۆ موسیقا ژەن. لەو ماوانە موعین ئیسفەهانی تەلەفۆنی بۆ کردیوتی کوڕەکەتمان دەوێ بۆ کۆنسرت. دەزانیت چێ ئەمن دەمەوێت ئەتووی ببینم ئەو مۆزوعە لەگە یەک لایکەمەوە. کاچی من ئەمن بە زاوای وانم چ عیلاقەم بە مۆزوعیدا هەیە. بۆ کردت بە دوو سەحزم بەرگەی وە بە تاقیکردەوەی داگرم. ئەم جارە چی لە نێوان دووژندا سعدی دوو ماڵ و یەک سادی دووشەممە کاتژمێرنەوە.